فیلمی ئایسوێر سوێن دەخۆم لە دەرێنانی کیرک جۆنز و ڕۆبرت ئارامایۆ کارکتەری سەرەکی فیلمەکەمانە کە بەجددی یەکێک لە باشترین نوێندەکانی ساڵی 2025 پێشکەش دەکاتن. جا فیلمەکە لە ژانەری درامی، بایۆگرافی، تراژیدی، مێژوویە. چیرۆکی فیلمەکە لە چیرۆکێکی ڕاستەقینەوە وەرگیراوە. باز لە کەسێک دەکات بە ناوی جۆن کە چۆن لە سەرەتای تێمەنیوە تووشی جۆرە نەخۆشیێکی دەگمەن بە ناوی تورێت دەبێتن. جۆرە نەخۆشیەکە وا لە کەسەکە دەکات ئەو کەسێک کە توش بووە بێویستی خۆی قسە بکات لە نەکاو هاوار بکات و قسەی ناشیاو بکاتن. ئەو کێشەی نیە لە ناوپۆلدا بێت یاخود لەسەر مێزی ناخواردن لە ماڵەوە بە بێویستی خۆی قسانێک دەکات ڕفتارانێک دەکات کە خۆی ویستی لەسەر نییە کە ئەوەش کێشێک گەوری بۆ دروست دەکات هەم لە قوتابخانە و هەمیش لە ماڵەوە بەتایبەت بەرامبەر بە باوکی. جا ڕۆژ بە ڕۆژ نەخۆشیەکەی قۆرستر دەبێت هەرچەندە نەخۆشیەکە قڕستر بێت ژیانی تایبەتی ژیانی ئاسایی ڕۆژانەی جۆن قڕستر دەبێت یاخود دەتوانین بڵێن ژیانی ئاسایی ڕۆژانەی پەیوەستە بە نەخۆشیەکەی وە نەخۆشیەکەی چەند قورس بێت ژیانی ئەوەندا قڕستر دەبێت و دەبێتە گاڵتە چی چوار دەورەکەی. جا لە نەخۆشیەکەی قڕستر بۆ جۆن ئەوەیە کە کەس هاوڕێتی ناکات کەس نییە کارێکی بداتێ هیچ کارێکی نییە بۆی بتوانێت بژێوی خۆی پەیدا بکات و پشت بەخۆی ببەستێت. ئەو حاڵەتەوە بارودۆخە ناخۆشش وا لە کارکتەرەکەمان دەکات ببێتە کەسێکی گۆشەگیر تەنیا کەسێک کە هیچ کات پشتی بەرنادە و هەمیشە لەلایەتی دایکە پیرەکەیتی دایکە ماندوویەکێتی. جا ئەو ژیانە قورسەی جۆن بەردەوام ڕۆژانە دووبارە دەبێتەوە و تاوەکو ئەو ڕۆژەی کە دایکی مۆرەی کە لە قوتابخانە لەگەڵ جۆن پێکەوە بوونە تەنیا 6 مانجی لە ژیان داماوە چونکە تووشی نەخۆشی ژێرپەنجە بووە دەمرێتن. بۆیە داوا لە جۆن دەکات بێتە ماڵەوەیان و واز لە حەبەکان بێنێت تاوەکو یارمەتی بدات لە نەخۆشیەکەی کەەوەش گەورەترین بڕیاری ژیانی جۆن دەبێت کە بەوەی بچێت بۆ ماڵی داچی هاوڕێکەکەی چونکە گەورەترین کاریگەری بەسەر ژیانیەوە دەبێت چونکە لێکە دام واز لە حەبەکانی دێنێت و وە لە هامان کاتیشدا کەم کەمە تێکەل بە کۆمەلگا دەبێتن. بە کوردی دەتوانین بڵێم جۆن دەیڤیدسۆن لە ساڵی 1970 لە سکوتلەندا لەگەڵ نەخۆشی تۆرێت گەورە دەبێت ئەو لەگەڵ کۆمەلگایەک ڕوبەڕوو دەبێتەوە کە لە بارودۆخی تێناگات. لە کۆتاییشدا جۆن خۆی دەبێتەوە کارێک بۆ بەرزکردنەوەی هۆشیاری گشتی دەربارەی نەخۆشیەکە و لەلایەکی تر لەلایەن شازنی بەریتانیەوە خەڵاتی ڕێزلێنانی پێدەدرێت. بەجددی نازانم چۆن وەسفی ئەو فیلمە بکەم شایانی هەموو ستایشیەکە باسانی وی دەکرد بینەر تێکەل بە کەشی نێو فیلمەکە ببێت وای لێ بکات لێکات دەهم بگرێت و هەمیش پێ بکەنێتن. جا لەیەکێک لە دیمەنەکاندا جۆن لە باڕێکە خەریکی سەماکردنا جۆرە ئەزمونێک کە تا ئێستا ئەزمموی نەکردو جۆرە خۆشە کە تا ئێستا ئەزمموی نەکردووە لە حاڵەتێکی ئاوا خۆشیدایە یان لە دڵی خۆم دەمگوت خوایە دەست نەوەشێن چونکە نەخۆشەکەی ئاوا بە ڕۆژانە چەند جار دەستی ڕاستی دەوەشاند کردبووە بۆی ئازار بۆ کەسێک کە لێ نزیک بوو یان لە لای ڕاستی ڕاوستا بوو کە ئەوش کێشەی بۆ دروست دەکرد. جا یەکەم جار خۆشتێکی وا ئەزموم بکات لە حاڵەتێکی زۆر خۆشدا بوو یەکەم جار بوو شتێکی وا تێکەل بە جەوەکی ئاوا خۆش ببێت لە من لە سەیری فیلمەکەم دەکرد دەمو خوا دەست نەوەشێنێتن جەوەکەی لێ تێک نەچێتن یاین فیلم دەبێت بۆ جۆرە بینەر تێکەل بە کەشی نێو فیلمەکە و بە ڕێک بە پێوەستی کە بە کارکتەرەکەەوە باردۆخی کارکتەرەکەەوە بەڵام لە ئاخیری کارکتەرەکەمان دەستەکەی هەروەشاندە. جا کۆتایی فیلمەکە کۆتاییشی زۆر جوان و بەمانای هەبوو جۆنی توش بوو بە نەخۆشی تۆرێت خۆی هۆکار بووە تاوەکو کۆمەلگا هۆشیار بکاتەوە تاکو لە بارودۆخی ئەو کەسانت تێبگەن کە ئەو نەخۆشییان هەیە ئەگەر قسەی ناشیاویان کرد بەرامبەرەکەیان خەڵک بەو شێوە لێ وەرنەگرن چونکە ئەوانەی ئەو نەخۆشیانەیە زۆر ڕۆژانە هەندێک قسە دەکەن هەندێک قسەی ناشیاو دەکەن کە لە دڵەوە مەبەستیان نییە و قسەیە بکەن. بۆیە لێکێک لە دیمەنەکان کە بەڕاستی یەکێک لە باشترین دیمەنەکانی نێفیلمەکە بۆ قسێکی زۆر جوان تێدا کە دەڵێتن کێشەی ئەو نەخۆشیە لەوەدایە کە خەڵک زانیارێکی زۆر کەمیان لەسەر نەخۆشیەکە هەیە بۆیە کاردانەوەیان بۆ جۆرە خراپە. جا لە کۆتاییدا جۆن ئەو شتێک کە پێویست بوو کردی بۆی کاردانەوەی خەڵک پێچەوانە ببێتەوە بە چاوێکی تر سەیری نەخۆشیەکە بکەن و کاردانەوەیان خراپ نەبێتن. وەنواندن بەجددی لە لووتکێ بە تایبەت کارکتەری سەرەکیمان ڕۆبرت ئارامایۆ یەکێک لە باشترین نواندنەکانی ساڵی 2025 پێشکەش دەکاتن پاڵێوراوەکی سەرەکیە بۆ بردنەوەی ئۆسکاری ئەم ساڵ. پێش ئەم بینینە فیلمە دەمگوت لیۆناردۆ دیکاپریۆ تیمۆتی شالامی ڕەنگە خەڵاتی ئۆسکار ببن بەڵام ئێستا بەهێزترین پاڵێورا بۆ من ڕۆبرت ئارامایۆ هەر ئەویش خەڵاتی بافتای بۆ باشترین ئەکتەری ساڵ برد دوای بینینی فیلمەکە تێدەگەن کە بردننی و خەڵاتەوە سەرکەوتن بەسەر لیۆناردۆ تیمۆتی
بەبەخت نەبووە بەڵکو ڕێک بە شایانی ڕۆبەت ئارامایەوە بە چونکە بەجددی زۆر بە جوانی تێکەڵ بە کارکتەری جۆن دەبێتن جا ساونتراوک لەو فیلمەدا بەجددی زۆر نایبەوە بەدڵم بوو بەگشتی دەتوانم بڵێم هەموو شتێکی ئەو فیلمە ڕاستە لە چیرۆکی ڕاستەقینەوە ژراوە هەموو شتێکی پێرفێکت بوو ئەو فیلمە بەهۆی ئەوەی کە لە هەندێک کات و شوێنی هەستیاردا جۆن هەندێک قسەی ناشیاو دەکات ئەو قسە ناشیانە دەبێتە کۆمیدێکی زۆر چێژبەخش بۆ بینەر جا ئەو فیلمە رەخنەیەکی قوڵە سەبارەت بە بابەتی گاڵتە پێکردن فتاری ئەوانی دیکە ئەو فیلمە دەوێت پێمان بڵێت نەخۆشی کەم ئەندامی ناڕێکیەک لە جەستت کە خۆت بەرپرسیار نی کەوابی جێگای گاڵتە پێکردن نییە وەلامان کاتدا ئەو فیلمە ڕۆلی دایک زۆر بە جوانی پیشان دەداتن پێما دەڵێت کە ڕۆڵە چەندە گرینگە بۆ منداڵ بۆ داهاتووی منداڵ بۆی منداڵ بڕوا بەخۆبوونی زۆر بێت ئەو ڕۆڵە کاریگەری ڕاستەخۆی بەسەریەوە هەیە بۆ ئەو ڕۆڵش کە خاتوو پیک جێڕای بەڕاستی یەکێک بوو لە باشترین ڕۆڵەکان دوای یەکتەری سەرێکی بۆ من دووەم باشترین ڕۆڵگەران لەو فیلمەدا خاتوو پیک بوو جا ئەو فیلمێکە کە لە فیلمەکەمانی کە پێویستەوەکو خێزان پێکەوە سەیری فیلمەکە بکەیت چونکە بیرکردنەوە دەربارەی زۆر شت دەگۆڕێت فێرمان دەکات کە ئاسان دەستبەرداری یەک نەبین بۆی هەڵەیەک یاخود بۆی قسەیەکەوە فێرمان دەکات کە خێزان ئەو شوێنەیە کە دەتوانیت تێیدا بەسەر هەموو شتێکدا زاڵ بیت و شکست بە هەموو شتێک بێنیت خێزان گرنگترین شتە گرنگترین شوێنە بۆ ژیانی هەر تاکێک جا بەجددی ساڵی 2025 پڕ بوو لە فیلمی جوان پڕ بوو لە نواندنی جوان بەڵام دوو تایبەترین یان دوو کاریگەرترین فیلم بۆ من لە سال 2025 کە کاریگەری ڕاستەخۆیان بەسەر منەوە هەبوو کاریگەریان تاو نابێت و لە بیر ناچنەوە دوو فیلمن کە هیوادارم بینەری هەردووچیان بین یەکەمیان فیلمی هامنێت کە ڤیدیۆشم لە سەردانەبوانێنیان بینەوە دەتوانین بینەری برد و دووەمیش ئەو فیلمی ئێستێک کە بۆم باسکردن ئایسوێر کە بەجددی یەکێک بوو لە فیلمە زۆر ناوازەکان و پڕە لەمانەی جوان نواندنی زۆر جوان کە کارکتەری زۆر باش وە چیرۆکی زۆر باش یەکێک لە باشترین فیلمەکانی ئەو ساڵ بەبێ هیچ مناقەشێک وە پاڵیوراوشە بۆ بردننی ئۆسکار جا بەگوێ من بکەن ئەو فیلمە لە دەستە خۆتان مەدەن ئەگە بینەری بوو سەرنجی خۆت بنووسەوە ئەگە بینەری شنەبووی بۆ تۆی خۆشەویست پێشنیار دەکەم کە بینەر یەکێک لە باشترین فیلمەکان بیت تا خوێندنەوەیکی تر تا فیلمێکی تر دێمۆلاتان ئاسوودە و خۆشبەخت.